بەڵێ عزیزان سڵاوتان لێبێ من یادگار فایقم خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەیەکی ڕاستەوخۆ هاتوومەتەوە خزمەتتان. بابەتی ئەم ڕۆمان بابەتێکە کە منەمیشە وتومە هەفتەی 7 ڕۆژ قسەی لەسەر بکەین خەمێکە و کۆتایی نایە. ئەویش خەمی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە بەبێ ناوهێنانی شارەکان هەر هەموو ئەو شارانەی کە ئەو پێناسەیە بەداخەوە هێشتا ئەیانگرێتەوە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. لەمڕۆکە ئێمە ئەمانەوە گفتوگۆیەک لەبارەی دۆخیە و ناوچانەوە بکەین لە هەمان کاتە 4 ساڵ تێپەڕێ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لە هەمان کاتە هەڵبژاردننی عێراقیش هەڵبژاردننی دەی ئۆکتۆبەر کۆتایی هاتووە و وردە وردە ئەنجامەکان تا بێت بە ورتر بۆ خەڵکو و بۆ هاوڵاتیانی عێراق دەخرێنە ڕوو. دیارە من نامەوێت لە پێشەکیەکە زۆر لەسەرم بابەتە بڕۆم چونکە مەبەستمە میوانەکانم قسەی لەسەر بکەن بەڵام ئەمانەوێ بزانین ئایا دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم تاکەی بەم شێوەی ئێستا بێ کە هاوڵاتیانیان لە نیگەرانی و نەهامەتیەکی ئێجگاردا دەژین کە لە زۆربەی بوارەکانی ژیاندا ژیانیان ناسەقامگیرە لە ڕووە ئابوووریەکەەوە سەیری بکەیت لە ڕووە سیاسیەکەەوە سەیری بکەیت لە ڕووە ئاسایشەکەەوە ئەمن و ئاسایشەکەەوە سەیری بکەیت تەنانەت لە بواری خوێندن و فێرکردن سەیری بکەیت لە بواری ئازادی سەیری بکەیت لە هەر بواری سەیری بکەیت دۆخیان ئێجگار خراپە. ئایا ئەنجامی هەڵبژاردنەکان و حکوومەتی داهاتووی عێراق و سەرکردایەتی و تێڕوانینی سەرکردایەتی سیاسی کورد بۆ دۆخیە و ناوچانە ئەتوانێت گۆڕانکاریەک بکات یان دۆخەکە وەکو خۆی ئەمێنێتەوە و گریمانەیەوش کە بەرەو خراپتر بڕات ڕەنگە یەکێک بێ لە گریمانە بەهێزەکان. من بۆ ئەم بەرنمەیە بە سوپاسەوە 3 میوانم هەیە. دوان لە میوانەکانم لە ستۆدیۆی ناوەندن لە پایتەخت و بە سوپاسەوە میوانێکیشم لە فەڕەنساوە لەگەڵمە بێ بە دیاریکراوی لە پاریسەوە. من هەرێک لە بەڕێزان خاتوو جوان یونس ڕۆژبەیانی سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە پەرلەمانی کوردستان میوانمە زۆر بەخێربی. هەروەها دکتۆر شاخەوان عەبدوڵڵا کە بربژێری دەرچووی خولی 5ەمی پەرلەمانی عێراقا لە کەرکووک بە دیاریکراوی زۆر بەخێر بن. دکتۆر ماندوو نەبن، سوپاس کە تەشریفتان هێناوە ئەرکتان کێشا لە کەرکووکەوە بە پەلە گەیشتونە تێرە زۆر سوپاسان دەکەین و بە سوپاسی زۆرەوە جەنابی دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق کە هەمیشە دکتۆر ڕاوبۆچوونەکانی ڕاوبۆچوونیەکی گرنگ بوون و هەمیشە ئەوەی وتوێتی چونکە پشت بەستوو بووە بە بەڵگە بە داتا بە زانیاری لە زۆربەی کاتەکاندا وا دەرچوون بۆ ئێمە بەستم بوو لەم بەرنامەیە لەگەڵمان بێ. سوپاستانەکەم دکتۆر گیان ماندوو نەبن، هەر بژین. بەڵێ من سەرەتا با بچمە خزمەتی بە ڕوخسەتی میوانەکانم ئەچمە خزمەتی دکتۆر شاخەوان. دکتۆر لە کەرکووک بووی دوای 4 ساڵ لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و دوای چەندین ساڵیش لە دوای 2003 دۆخی کەرکووک چۆنە ئێستا؟ زۆر سپاس کاک یادگار. هەڵبەتە بەداخەوە بەهۆی هەڵکەوتی جوغرافی کەرکووک و بە حکمی کە شارێکی دەوڵەمەنە بەنەوت هەمیشە چاوی لەسەر بووە بە تایبەتی لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراق وەکو ناوەندێک وەکو سەرچاوەیەکی گرنگی دارایی عێراق بە تێکڕا تەمەشا کراوە. هەر لەو ڕوانگەشەوە سراعی سیاسی لەسەر بووە نەک لەسەر خاکی لەسەر دەوڵەمەندیەکەی چکە گەر بابەتەکە خاک بە ڕەنگە ئەو سراعی لەسەر کەرکووک بوو لەسەر هەولێریش بووایە بەڵام ئەوێ کەوتوتە چەقی ملمانەوە چکە ناوچەیەکی دەوڵەمەنەوە موقعێکی استراتیجیشیە کە دوو ناوچەی گرنگ بەیەکەوە گرێدا. ئەم سراع و ململایانە هاتووە تا ئێسا ئەوەی کە زەرمەندی سەرەکی بووە لەم کۆی ئەم سراع و کێشانە خەڵکی شارەکە بۆ بە تایبەتی لە دوای دۆزینەوەی نەوت لەو شارە خۆشگوزەرانی یەکڕووی لەو شارە کردووە بۆتە ناوەندێکی ڕۆشنبیری و فکری جەناب تەزانی زۆربەی ڕۆشنبیران لەو شارەوە سەریان هەڵداوە و بۆ شارەکانی تری هەرێمی کوردستان بڵاویان پێکراوە چ لە ڕووی هونەری ڕۆشنبیری. ئەمە ناوەندێکی ڕۆشنبیری باش بووە و خەڵکەکەشی بە حکمی ئەوەی کە ئینگلیزی لێ بووە و چاوکراوە بووە لە چاو شارەکانی تر تا و کاتێک کە زیاتر بووە چەقی ململانێ لە نێوان شۆڕش و لە نێوان حکوومەتێک لە دوایەکانی عێراق
تاو کاتانەی کە ئیتر هەوڵی ئەوە دراکە ئەم ناوچانە بە تەواوی تعریب بکرێ و وای لێ بکەن کوردی نەمێنێ بۆی لە مستەقبل ئەو شارە خەڵکی کوردیتیان نەمێنێ بە تەواوی یەکلا بێتەوە بۆ عێراقی عەرەبی باش ئیتر لەو منتەڵەقەوە ئەو خەڵکە باجی ئەو سراعەی داوە و سەرکردایەتی سیاسی کوردیش لەبەرەوەی ئەو خاکی کوردستانە هیچ کات مساومەی لەسەر نەکردووە چ لە سەردەمی جەنابی بارزانی نەمەروە تا دەگا بە ئەمڕۆژ جەنابی سەرۆکیەکێکە لەو کەسانەی کە بە گەرمی لەسەر خەتە لەسەر بابەتی کەرکووک بۆ هیچ بابەتێک ڕەنگە هێندەی کەرکووک لەسەر خەت نەبوو بێ لە دوای 16 ئۆکتۆبەر جەنابیان لە کۆتایی ساڵی 2010 لیژنێکی تایبەتی دروست کرد و ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و یەکەم سەردانی ئەو لە دوای 16 ئۆکتۆبەر خیانەتی 16 ئۆکتۆبری 2017 بۆ بەغدا ئەوە بوو کە ئەو قسانی باسی لەگەڵ بەرپرسانی بەغدا کرد کە دەبێت دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە و لەبەر ڕۆشنایی ئەو داوای جەنابی هەم نەتەوەیەگرتوەکان هەم لایەنی ئەمریکی هەم لایەنی عێراقی هاتنە سەر خەت و لیژنەیەک دروست کراوە ماوەی 3 ساڵە کارەکە بۆ ئاساییکردنەوەی کۆی پرسەکانی کەرکووک ئیداری سەربازی ئەمنی سیاسیش تەنانەت هەنگاوی باش شوەتە پێش تەنها هەندێک خاڵی بچووک ماوە ئومێد دەکەین لە خولی ئایندە ئەو خاڵانەش کە مەحەل ناکۆکین ئەو هەنگاوە باشانەی کە چۆتە پێشەوە بۆچی کاریگەری لەسەر ژیانی تاکێکی کەرکووکی بەڕاستەوخۆ دەرنەکەوتووە تەوانەوەی کە چوەتە ئەمەیەک پاکێجە کە ئیمزا دەکرێت هەمووی دەچێتە بواری جێبەجێکردن بۆ نمونە ئێمە سامە ڕێکەوتین لەگەڵ تورکمان و عەرەب لەسەرەوەی مەلەفی ئەمنی تەسلیم بە دەستگا ئەمنیە خۆجەیەکان بکرێ هێزەکانی تری عێراقی لە جێش و لە پێشمەرگە لە دەرەوە هاوکار بن بە ناوشار ئەمە اتفاقی لەسەر کراوە بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردن چکە وای اتفاق کراوە کە هەموو پاکێژەکان ئەمنی و ئیداری و سیاسی پێکەوە هەمووی تەواو بێت لەگەڵ زەوی کشتتوکاڵەکانە ئەو جا بخرێتە بواری جێبەجێکردن لە مەجای کشتتوکاڵی زەوی کشتتوکاڵەکان ڕەزامەندی عەرەب و تورکمان دراوە عەرەب بە تایبەتی چکە ئەوان بەرەی ئێمن بەرەی دژە ئێمن لە بابەتی زەویەکان ڕەزامەندیان داوە کە تاوی زەویەکانی ئێمەوانەی ئیستیملاکن یا ئیتفان بگەڕێتەوە خلافیان لەسەر ناوچەکانی ئێمە نیە تەنها لە منتیقەیە کە منتیقەی ترکەلان و یایچی و بەشیرە لەگەڵ تورکمانە خلافیانەیە بۆیە ئەویش ناچێتە بواری جێبەجێکردنەوە لە بەرەوەی دەبێ هەمووی بە یەک پاکێج بڕە بێگومان کە ئەم ئیتفاقیە بچێتە بواری جێبەجێکردنەوە لەسەر ئەرزی واقع سوودی دەبێ و یەکەم سوودی شێوەیە ئەو هێزە غەریبەی لە دوای 16 ئۆکتۆبر لێ نامێنی سپاس دەکەم دکتۆر ماندوو نەبن مەبەستمە دکتۆر عادل گوێی لە ڕای جوانخانیش بێ اینجا پرسیارەکانی خۆمی ئاراستە بکەم جوانخان دیارە ئەرکیەوە ئەرکێکی گرنگە لە پەرلەمانی کوردستان و بە دیاریکراوی جەنابتان سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێمن و کە سەیری بڵین وێبسایتی پەرلەمانی کوردستانی شەکەی ئەبینی کە ناوە دانیشتنتانەیە کۆبوونەوەتان هەیە بە دوواداچوونتان هەیە خەڵکە بینن چ لەسەر ئاستی کەسانی ئاسایی تاگاتە ئەوانەی کە بەرپرسن لەو مەلەفە لە ناو حکوومەت لە عێراق بە هەموو شێوەیەک دۆخی ناوچە ئەوەندەی ئێوە بە دوواداچوونتان کردووە دۆخی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم بۆچی ناگاتە ئەنجام بۆچی ناگاتە چارەسەر بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە دکتۆر عادل و سڵاو لە دکتۆر شاخەوان لێرە لەگەڵمانە طبعاً ئەو بەدواداچوونەیە کە ئێمە وەکو لیژنەی ناوچە کوردستانیەکان دەکەین بۆ هەموو ناوچە کوردستانیەکان بەدواداچوونی زۆر وردن لەگەڵ تیمی حکوومەت ئێمە لە گفتوگۆداین لەگەڵ هەر تیمێک کە پەیوەندیدار بێت بۆ مۆزوعی ناوچە کوردستانە ئێمە لە گفتوگۆداین گفتوگۆکان بەردەوامە چەندین جەلساتی پەرلەمانیمان کردووە لەسەر دۆخی ناوچە کوردستانەکان بە تایبەت زۆر جار دەتوانم بڵێم هەندێک دۆخی ناوچە کوردستانەکان لەگەڵ دۆخی ناوچەیەکی تر جیاوازی هەیە بۆ نمونە کەرکووکە شنگالەکە زۆر جیاوازی هەیە لە دۆخەکانی تر هەرچەندە ئەوانیش لە بارودۆخێکی زۆر خراپدان بەڵام ئەوانە خراپترینە کە ئێستا تێدان ئەنجامەکان بۆ تا ئێستا نەگەیشتونەتە ئەنجام دەکرێت بڵێم هەندێک شتی ورد هەیە لەوانەیە گەشتبینیتە ئەنجام بەڵام ئەنجامەکە بەگشتی ئێمە تەنها لیژنەی ناوچە کوردستانەکان ئیش لەسەر ئەو بابەتە ناکات ئەوە پرۆسەیەکی سیاسیە پێویستی بەلایەنە سیاسیەکانیش هەیە کە کۆک بن لەسەر دۆخی ناوچە کوردستانەکان دەبێ هاوکاری ئێمە و هاوکاری حکوومەتیش بن بۆ ئەوەی ئەو پرۆسەیە کە ئێمە دەگرینە بەر لە ڕووی یاساوە هاوکارمان بن بۆ ئەوەی جێبەجێ بکرێت
دوای ئەوەی کە ئەوە 4 ساڵ بەسەر دۆخی ئەو ناوچانەدا گوزەرا و دوای 16 ئۆکتۆبەر کە لە بارودۆخێکی زۆر خراپتردان خەڵکی ئەو ناوچانە دەکرێت بڵێم لایەنەکان کۆک نەبوون بۆ ئەوەی دۆخی ئەو ناوچانە چارەسەر بکەن و ئەوە گرفت لە بەردەم کاری ئێمەش دروست کردووە بۆ ئەوەی ئێمە نەگەینە ئەنجامێک بۆ ئەوەی دۆخی ئەو ناوچانە لە پەرلەمانی کوردستان یەکێک لە معاناتەکانتانەوەیە کە لایەنە سیاسیە سەرەکیەکانی کوردستان کۆک نین لەسەر چارەسەرکردنی دۆخی کەرکووک بۆیە هەنگاوەکانی ئێوەش وەکو پێویست ئەنجامی نییە؟ بەڵێ دەتوانم بڵێم یەک هەڵوێست نین لەسەر دۆخی ناوچە کوردستانیەکان و ئەو تیمەی مفاوەزاتی حکوومەتی هەرێم بۆ دۆخی ناوچە کوردستانیەکان لەوانەیە نەیتوانێت بگاتە ئەو مەبەستەی کە دەیەوێت لەلایەک هەوڵی خۆی دەدات لەلایەک ئیشەکەی لێ تێک دەچێت بۆیە هەڵوێستی لایەنە سیاسەکان بۆ ناوچە کوردستانەکان هاوکارێکی باشی ئێمە و تیمی حکوومەتیش دەبێت کە هیوادارم لەگەڵ ئەم کاندیدە بەڕێزانەی کە دەڕۆنە پەرلەمانی عێراق کە نوێنەری ڕاستەقینەی کەرکووکن و توانیان دەنگێکی زۆر لە کەرکووک بەدەست بێنن کە لایەنی تریش هەبووە دەنگی بەو کاندیدانەی پارتی داوە بۆ ئەزانێت کە ئەوە تاکە لایەنە ئەتوانێت دڵسۆزانە و کوردانە کار لەسەر شاری کەرکووک بکات و دەتوانم بڵێم ئەگەر مقارنە بکەین گەل دەنگی خۆی بەو کەسەدا کە دڵسۆزێتی کاندیدێکی ئێمە سێ بەرابەری پارێزگارە سەپێنراوەکەی کەرکووک بێنێت کەواتە گەل متمانەی بەوەیە نەک بەویترەکە ئێستا بە سەپێنراوی لە کەرکووکدا هەیە. سوپاسانەکەم خات و جوان بێگومان دێمەوە خزمەتتان من ئەچمە پاریس بۆ خزمەتی دکتۆر عادل دکتۆر دووبارە سڵاوتان لێبێت سوپاس کە ئەم شەو لەگەڵمانن دیارە من مەبەستمە پرسیارێک لە تۆ بکەم پاشان پرسیارەکانی دیکەم بکەم هێندەی من ئاگادار بم جەنابتان تا ئێستا وەکو ڕووداوێک کە بێ هەڵوەستەی لەسەر بکرێ بۆ میدیای کوردی قسەتان بۆ ڕاگەاندنی کوردی قسەتان لەسەر 16 ئۆکتۆبەر نەکردووە پێم خۆشە بزانم جەنابتان وەکو توێژەرێک وەکو بیرمەندێک وەکو نووسەرێک وەکو یعنی بەڕێوەبەری ناوەندێکی گرنگ لەسەر ئاستی ئەوروپا و بگرە عێراق و بگرە جیهانیش حەزەکەم تێڕوانینتان بزانم دکتۆر. دەنگی دکتۆر ناگاتە من هاوڕێیان زۆر ببوورە دکتۆر هیوادارم هاوڕێیان زۆر بەزووی چارەسەری بکەن چکە ئەزمونێکی ناخۆشی دیکەشی هەیە لەگەڵ دەنگە لە لای ئێمە دکتۆر گیان دێمەوە خزمەتت دکتۆر شاخەوان تا کێشەکەی جەنابی دکتۆر عادل باخەوان چارەسەرە بێ بە من پرسیارێکی دیکە بکەم ئەم هەڵبژاردنە ئەو کاندیدانە ئەو خوێنە نوێی ئەکرێ بە بەر پەرلەمانی عێراق ئەتوانێت دۆخی ناوچە کوردستانیەکان بەهێزێکی ترەوە باتە پێشەوە بە ئاراسی ئیجابی بێگومان بە تاکید هەرۆکو بەڕێز جوانخان باسی کرد ئێمە لەم هەڵبژاردنە کەوتوینەتە بەردەم بەرپرسیارەتێکی یەکجار گەورە هەم خۆم و هەم حزبەکەیشم باعتیبارەوەی کە ئێمە دەنگی یەکجار زۆرمان بەدەستهێناوە لەسەر ئاستی هەرسێ بازنەکە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان دەنگی یەکەممان هێناوە لە عێراقیش ڕیزبەندی سەرەتاین ئەمەوا دەکای ئێمە لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە بین هەنگاوەکانمان چڕتر بکەینەوە بۆ ئاساییکردنەوەی کەرکووک کە من هەمان کاتدا ئەندامی لیژنەی ئاساییکردنەوەم تا ئەم ساتی لەگەڵ جەنابتان قساکەین و حزبەکەیشم دیسان لە بەردەم بەرپرسیارەتێکی ترێکە پێشتر درێغی نەکرێەوە بەڵام ئەوە دەخوازێت کە ئیتر خەڵکی کەرکووک چۆنەڵی کلیلی چارەسەرکردنی دۆخی کەرکووکیان تەسلیم بە جەنابی سەرۆک و پارتی کردو لە ماڵبژاردنە ئەرکی ئێمە جەنابی سەرۆک و پارتیش قورستر دەبێ و ئەوەی کە کراوە دەبێت زیاتر جوهد بکەین بۆی ئەو مەلەفانە بە زوویی کۆتایی پێبێ چکە بەڕاستی خەڵکی ئێمە ماندووە خەڵکێک ڕەنگە لە هەرێمی کوردستان جارجار نەفەسێکە بۆ خەڵکەکە نەفەسێک بدابوونە من لە دوای ڕاپەڕین خەڵک نەفەسێکی داوە لە دوای شەڕی ناوخۆ خەڵک نەفەسێکتری داوە لە دوای 2023 نەفەسێکی داوە لە دوای شەڕی داعش ئەوە 3-4 ساڵە نەفەسێکی داوە لای ئێمەوە نەبووە هەموو ساڵانی سەرکوتکاری ڕژێم تا 2023 لە دوای 2023 کە گەڕاینەوە ئەو شارە
هەتا شەڕی داعش تا داعش هات ڕۆژانە تەقینەوە کوشتار بوو، ینی خەڵک نەفەسێکی وەرنەگرم جا گروپ و تاقمە تیرۆریستەکان سەریان هەڵدا بە تایبەتی لە بەشی باشووری ئێمە هەر لە بیدایی پرۆسەی ئازادی لە 2023 مقاطعی حکوومەتیان کرد سونەکان لە حەوی جۆ ڕەشادوانە ڕۆژانە دەیان تەقینەوە خەڵکی ئێمە لە ناو خوێ نابوو لە دوای 2014 ئیتر داعش هات و لە دوای 2017 ئەو هەموو خوێنەماندا بۆی کە کەرکووک بپارێزین کەچی بەهۆی باڵێکی خیانەتەوە لە ناو یەکێتی بەشێکی زۆری ئەو ناوچانەمان لە دەستدا دیسان خەڵکی ئێمە کەوتە ژێر هەڕەشە و بانکردنی بۆ دەستگا ئەمنیەکان و دوورخستنەوەی لە فەرمانگەکان بەبێ ئەوەی کە هیچ عقوبەیەکی ئیداریە کارگەڕی درا بێت داگیرکردنی زەویەکانیان سەری هەڵداوە ئەو بەحسیانەی کە لە 70 زەوی کوردیان پێدرا بوو دێنەوە سەر زەویەکانیان ئەمانە کۆمەڵێک بابەتی تر بوون دیسان یاخەی کەرکووکەکانی گرت ئێستا کە ئێمە گەڕاوینەتەوە لە 12 ئەیلولەوە خەڵک نەفەسێکی وەرگردووە نەفەسێکی کەمەڵ بەدەوە نییە کە بڵیتر هەموو شتێک کۆتای پێدەش کە تا ئێستا ئێمە تەنها نووسنگەی بانگەشەکانی کاندیدانمان بردوێتەوە و لە چەند ڕۆژی ئایندیا بە ئومێدیەوەین بارەگاکانمان لە ئەنجومەنی سەرکردایەتی و لەق بکرێتەوە و کردنەوەی بارەگاکانی ئێمە ئەوەی کە جیاواز بوو لەگەڵ خەڵکی تراوە بوو کە ئێمە بەهێزی خۆمان چوینەتەوە و هەتا ئێستاشی لەگەڵا بێ و هێزی لەگەڵمانە هێزی خۆمانە و باڵای خۆشمانەوە ئاڵاکەش تا ئێستا من لە کەرکووک هاتمە پێش شەندەقیە ئاڵای ئێمە لەسەر بارەگاکانمان دەشەکێتەوە خەڵک دەزانێت کە ئەو هێزە هاتووە لە دوای 12 ئەیلول جیاوازە لەگەڵ ئەو هێزانی کە ماونەتەوە لە ناو کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبر کە ئەو واقعیان قبول بووە خۆیان بەشێبوون لە واقعا بۆیە خەڵکەکە ڕووی لە پارتیە و لە ڕۆژی دەنگدانی ژەدەی ئۆکتۆبر ئەوەیان سەلمان لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە کە پارتی ئێمە دەمانێت تۆ سەرکردایەتیمان بکەی بۆ قۆناغی داهاتوو وەزع و گوزەرانی ئێمە خۆش بکەیت. سوپاسانەکەم من جارێکی دیکە چمەوە خزمەتی دکتۆر عادل دکتۆر دیارە بۆی بینەریش ئاگادار بێت کە من دووبارەیەکەمەوە جەنابتان زیاتر هێندەی من سەیری فەیسبوکەکەتانەکەم سەیری تویتەرەکەتانەکەم سەیری وێبسایتە جیهانیەکانەکەم ناوە ڕاو بۆچوونی جەنابتان ئەبینین ڕەنگە کەمتر لە ڕاگەیاندنی کوردیە لەسەر بابەتە جیاوازەکان قسەتان کرد بێت بە حکمی ئەوەی ئێوە لە دەرەوەن لە جێگەیەکی گرنگن لە پێگەیەکی گرنگن و ڕاوبۆچوونەکانتان ڕێز لێگیراوە و وەکووتری حساب بۆ کراویشە پێم خۆشە وەکو ڕووداوێک بزانم تێڕوانین و لێکدانەوەی جەنابتان بۆ 16 ئۆکتۆبر و بێگومان پرسیارم لەسەر ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیشە بێت پرسیاری ورترەکەم لەسەر ئەوان. کاک یادگار سوپاس بۆ ئەم بانگێشتکردنە ئومێدەکەم دەنگم بەباشی بگاتە لای ئێوە زۆر باشە ئێستا سوپاس بۆ هەردوو میوانە بەڕێزەکەتان ڕاستەکەی من وەکو خۆت فەرمووت تا ئێستا لەسەر 16 ئۆکتۆبر لە میدیا کوردەکانە هیچ قسەم نەکردووە چونکە بابەتێکی زۆر هەستیارە ئەوەنەی کە پەیوەستە بە زۆنەکانی عاتیفە و سۆز و هەڵچوون و بڕیار وەرگرتنەوە ئەوەندە نەبووە تا ئێستا بەداخەوە لە کێڵگەی سیاسی کوردیان نەبووە بە بابەتی ڕامان و لێکدانەوە و تێگەیشتن و تەنانەت داڕشتنی استراتیژەتی کارکردن و مامەڵە و چۆنێتی جوڵانەوە لەگەڵ 16 ئۆکتۆبرە واتە بەداخەوە تا لە پێشیان 16 ئۆکتۆبر لە چرکەساتی 16 ئۆکتۆبر و لە دوای 16 ئۆکتۆبر و تا ئێستاش بەداخەوە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە لە شۆکی 16 ئۆکتۆبر بینە دەرەوە ئەو خۆی بۆ خۆی کۆمەڵی گرفتی گەورەی بۆ ئێمە دروست کردووە ڕاستەکەی من 2019 کتێبێکم لە فەڕەنسا بڵاو بۆ بە زمانی فەڕەنسی بە ناوی دەوڵەتە موستەحیلەکەی عێراق وەلەو کتێبان نزیکەی زیاتر لە 75 لاپەڕەم بۆ 16 ئۆکتۆبر تەرخان کردبوو بەداخەوە کە تا ئێستا نەکراوە بە کوردی ئەمەوێ بڵم 16 ئۆکتۆبر بەتەنها ڕووداوێکی سادە نییە لە مێژووی ئێمە کە بە ئاسانی تەفسیری بکەین و بەسەریا تێپەڕین وەکو خۆت لە سەرەتای بەرنامەکەت وتت چرکەساتێکی زۆر مێژووی گەورەیە بۆ ئێمە خاڵ یەکەم ئەگەر ڕێگەم بدەیت ئاماژەی پێ بدەم بە کورتی ئەوەیە کە ئێمە یاریەکەمان لێ تێک نەچێت یاریەکەمان بەم مانایە لێ تێک نەچێت کە ئێمە لە بەریتانیا ناژین و لە ئیسپانیا ناژین تەنانەت لە وڵاتێکی دموکراتی جیهانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشان ناژین ئێمە لە عێراقێکە ئاژین کە یەکێکە لەو 33 دەوڵەتەی کە هەموو چرکەیەک چاوەڕوانی هەڵوەشانەوەی ئەەکەین ئەواتە ئێمە ستانداردێکمانەیە ستانداردی لیستی ئەو دەوڵەتانەی کە پێوترێ ئەدووە لە هەشە ینی دەوڵەتە لەرزۆکەکان
دەوڵەتی لەرزۆکێکێک لە سیفەتەکانی ئەوەیە کە تۆ بەیانی لە خەواڵەسی سەیری موبایلەکە دەکەی بۆی بزانی ئەم دەوڵەتە بوونی ماوەیانە. ئەوە خاڵ یەکەم زۆر گرنگە بۆ ئێمە. خاڵی دووهەم ئەوەیە کە ئێمە ئەبێت تێ بگەین لە 2023 تا 2021 ئەوەی کە گرفتەکان یەکلایی ئەکاتەوە لە عێراقا بە گرفتی کەرکووک و 16 ئۆکتۆبەر و ناوچە دابڕێنراوەکانیشەوە بە هیچ شێوەیەک لۆژیکە سیاسی و استراتیژیە سیاسی و نۆرم و یاسا و پرەنسیپە سیاسیەکان نین، بەڵکو پەیوەندی هێزە، پێگەی تۆیە لە ناو پەیوەندی هێزە. کاتێک پێگەکەت ئەبێ بە پێگەی هەژمون لەسەرکراو لە ناو هەموو ناوچە دابڕێنراوەکانە بە کەرکووکیشەوە تۆ ئەبی بە هەژمون لەسەرکراوێک. کاتێک پێگەکەت ئەبێ بە پێگەی هەژموندار لە هەموو ناوچەکانە ئەبی بە خاوەنی هەژمون بەسەر ئەکتەرەکانی ترەوە. ئەوە خاڵی دووەم کە بەلامەوە زۆر گرنگە. خاڵی سێهەم ڕاستە کۆدەنگی زۆر گرنگە، کۆدەنگی ناوخۆ و لۆکاڵی کورد، کۆدەنگی نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان، کۆدەنگی نێوان پێک هاتە جیاوازەکانی کوردستان لەسەر کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان. ئەمە خاڵێکە زۆر گرنگە. بەڵام لە بیرمان نەچێ ئەم خاڵە گرنگە بە تەنها یاریەکەمان بۆ یەکلایی ناکاتەوە، نەک بە تەنها یەکلایی ناکاتەوە، بەڵکو هەر یەکلایی ناکاتەوە، یەکلایی ناکاتەوە بەبێ مەرجێکی تر کە ئێمە زۆر لاوازینتایە. ئەو مەرجش بریتە لە چی؟ بریتە لە پێگەی ئێمە لە ناو سیستمی هەرێمایەتی و لە ناو سیستمی ئەنتەرناسیۆنالە. واتە ئەو ستراتیژیە دیپلۆماسی کە ئێمە بەکاری ئێنین بۆ مامەڵەکردن لەگەڵ سێ ئەکتەر لە سیستمی هەرێمایەتیە، ئێران، تورکیا، وڵاتانی عەرەبی، لە سیستمی ئەنتەرناسیۆنال وڵاتە یەکگرتوەکانی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا. بەداخەوە تا ئێستا ئێمە وەکو پێویست نەمانتوانیوە لەم ئاستەیە کاری خۆمان بکەین و جێگەی خۆمان بکەینەوە و پێگەی خۆمان دامەزرێنین. ئەتوانم بە یەک ڕستە بە جەنابەت بڵێم و دوای ئەوە کۆتایی بە موداخەلەکەم بێنم لێرە بۆی پرسیارەکانت بکەیت. ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەرا ڕوویدا ڕاستە بەشێکی بەرپرسیارەتی ناوەکی و لۆکاڵی خۆمانە، بەڵام دڵنیا دەکەمەوە ئەوەی کە ڕوویدا زۆر لە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان گەورەتر بوو، ئەوەی کە ڕوویدا زۆر لە بەغا و هەولێر گەورەتر و گرنگتر بوو، ئەوەی کە ڕوویدا لە پشتی پەردەکانە و لەو دیوی کەوالیسەکانەوە ستراتیژیەتێکی داڕێژراوی بیرلێکراوە بوو. ئەگەر بەهاتات و ڕیفراندۆم بکرایە یا هەر نەکرایە، ئەگەر بەهاتات و کۆدەنگی کورد هەبوایە یا هەر نەبوایە، لە هەموو دۆخەکانە ئەوەی کە ڕوویدا لە کەرکووکە ئەبوو ڕوو بدا، بەڵام بە ڤێرژنی جیاوازەوە. ئەو ئەکتەرانە کێبوون لە پشتی کەوالیسەکانەوە ئەم ستراتێژیان دامەزراندبوو. من لە کتێبەکەما بە درێژی باسم کردووە، ڕەنگە لەم بەرنامە کوتەی جەنابەت کات نەبێ باسییان باشە. هەر بۆەوەی حەقی ئەوەی کە دەنگەکە دۆکو پێویستنات بدەمەوە دکتۆر گیان دوای گلەیم لێ نەکەی، من مەبەستمە بزانم ئەو ئەکتەرانەی لە پشتی پەردەوە بوون هەڵبژاردننی 10 ئۆکتۆبەری عێراق و خۆشت لە شوێنی جیاوازە ئاماژەت پێ کردووە، بۆ نمونە ئەبینی ئەکتەرێکی وەکو سەدری و سەدریستەکان ئەهێنێتە پێشەوە. ئایا ئەمە بە شێوەیەک لە شێوەکان ڕۆڵی وڵاتانی ئەقلیمی ئەگۆڕێت بۆ یاریانەی لە داهاتوو لەم ناوچەیە و بە لایەنەکانی ئەم ناوچانەوە ئەکرێت؟ ئەزانی چۆن کا یادگار لە سیاسەتە شتێک نییە بە ناوی نۆرمی هەمیشەیی، شتێک نییە بە ناوی ستراکتۆری هەمیشەیی نەگۆڕ لە ناو مێژوویەکی دوور و درێژە. وڵاتانی سیستمی ئەنتەرناسیۆنال و هەرێمایەتی بە شتێک بە لۆژیکێک مامەڵاکەن کە ئێمە لە سۆسیۆلۆژیای زانستە سیاسەکانە، لە سۆسیۆلۆژیای فاکتە سیاسەکانە ناومە ناو ئەنتەراکسیۆن. ئەنتەراکسیۆن بە معنایشی بە معنای لەگەڵ دۆخەکانە مامەڵاکەن. لە دۆخێکە کۆمەڵک هۆکار دێتە پێشەوە، کۆمەڵک ئەکتەر دێتە پێشەوە، کۆمەڵک ڕوودا و دێتە پێشەوە، بە پێی ئەو ڕوودا و ئەکتەرانە ئەمانیش ستراتیژی خۆیان سەر لە نوێدا ئەمەزرێنەوە. دڵنیا دەکەمەوە عێراقی دوای 10 ئۆکتۆبەر عێراقی پێش 10 ئۆکتۆبەر نییە. ئەوە خاڵێکە بۆ ئێمە زۆر گرنگە. هەم وڵاتانی سیستمی ئەنتەرناسیۆنال و هەم وڵاتانی هەرێمیش ئەوەی من ئاگام لێی بێ و ڕۆژانەکە لە دیالۆگم لەگەڵ بەشێکی زۆر لە دیپلۆماتکارەکانە ئەوەیە سەر لە نوێ خەریکی ڕێخستنەوەی کارتەکانیانن، سەر لە نوێ خەریکی ڕێخستنەوەی ستراتیژەتی مامەڵەکردنیانن. گرفتی ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەیە تا ئێستاش بە شێوەیەکی زۆر لۆکەڵانە ڕێهانەکان و گرەوەکان ئەبینین. واتە ئێمە نەمانتوانیەوە تا ئێستا تەجاوزی ململانی ناوخۆیە حیزبەکانی خۆمان بکەین وەکو پارتی، وەکو یەکێتی، وەکو لایەنەکانی تر بەبێ ئەوەی بڕۆمە ناو تەفاسیلەکەیەوە. ئێمە با کاک یادگار بە ڕاستگوایانە ئەم شتە بە جەنابەت بڵێم.
تۆ لە ناو ماڵی خۆت چی ئەەکەی بیکە تۆ لە ناو ماڵی خۆت لە ناو هەرێمی کوردستان چی ئەەکەی بیکە بەڵام ناتوانانی لە بەرامبەری بەغا بەڵام ناتوانانی لە بەرامبەر وڵاتانی سیاسەتی کوردی لە بەرامبەر وڵاتانی عەرەبیە لە بەرامبەر ئێرانە لە بەرامبەر تورکیا لە بەرامبەر ئەمریکا لە بەرامبەر یەکێتی ئەوروپا یاری لەگەڵا بکەیت یاری بە ئەمە یاریکردنە بە ئاگر کە پارتی بە تەنها سیاسەتێکی خۆی هەبێ یەکێتی سیاسەتێکی خۆی هەبێ تۆ حکوومەتێکت هەیە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان پارتی بەرپرس نییە لە ناوچە دابڕێنراوەکان یەکێتی بەرپرس نییە لە ناوچە دابڕێنراوەکان یەکێتی یا پارتی بەرپرس نین لە سیاسەتی کوردانەی وڵاتانی عەرەبی سیاسەتی هەرێم لە بەرامبەر تورکیا یاخود لە بەرامبەر ئێرانە یا لە بەرامبەر یەکێتی ئەوروپایە تۆ حکوومەتێکت هەیە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتی وڵاتانی عەرەبی خۆی هەبێ سیاسەتی بەغای هەبێ سیاسەتی یەکێتی ئەوروپا و ئەمریکای هەبێ تا ئێمە لەم لۆکاڵی بوونە نەڕۆینە دەرەوە دڵنیا بە چەندین 16 ئۆکتۆبەر چاوەڕێمان نەکات بە ئیرادەی خۆمان بێ یا بەنا ئیرادەی خۆمان بێ ئەوەی کە ئەمەوێ بێڵم بە ڕستەیەک و لێ کۆتایی پێێنم ئەوەیە کە ئێمە کاتی ئەوە هاتووە هەموو ئاستە جیاوازەکانی گۆڕانکاریەکان ببینین نەک تەنها ئاستێک یا دوو ئاسیاسی بینینی کۆی وێنەکە دڵنیا بە تووشی گرفتی زۆر گەورە ئەبین لەبەر چی لەبەر ئەوەی کە ئێمە دەوڵەت نین ئێمە نەتەوەیەکی بێدەوڵەتین لە ناو دەوڵەتێکا کە نەتەوەی نییە دەوڵەت نەتەوەیەکی بێدەوڵەتین لە ناو دەوڵەتێکا کە نەتەوەی نییە واتە لاواسترین ئەڵقەی ئەو ڕووداوانین کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوویەدا بۆی ئەبێ زۆر وریابین سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ وەڵامەکانت حتمما دێمەوە خزمەتتان جوان خان دیارە ئێوە خۆتان نەزانن ئەرکی پەرلەمان زۆر ڕوونە چ لە با بڵێن بابەتی یاسا و یاسا داڕشتنەکە چ بابەتی چاودێریکردنەکە پێم خۆشە بزانم ئێوە لەسەر هەموو ئاستەکان گەشتونەتە و ئەنجامی کە بۆ نمونە کاریگەریدانان لەسەر دۆخی کەرکووک بۆ نمونە تۆ تەنها ئاستە ئەمنی و ئەسکەریەکەت نییە کە سەپێنراوە و مامەڵەیەکی زۆر لە ڕۆژانی ڕابردوو بینیمان چۆن مامەڵە لەگەڵ کوردەکان کرا و چۆن ئەدرا بەسەر ماڵەکانە یعنی هەستە کرد ڤیددیۆیەکی کۆنی سەردەمی بەعسە و تازە بڵاو کراوەتەوە بەداخەوە لەسەر ئاستە پەروەردەییەکە لەسەر ئاستی خوێن ئەمانش بابەتی گرنگن بابەتی خوێندنە بابەتی ئیشوکارە بلایەنە اقتصادی و ئابوووریەکە لە هەموو ئاستەکانە ئێوە ڕێگریتان لێ ئەکرێ یان خەڵکی کەرکووک چونکە لە ماوەی ڕابردوو لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانە کۆبوونەوە ئێوە ئەوان معاناتی خۆیان چۆن باس کرد کۆشانەکانی خۆیان چۆن باس کرد چی ئەڵێن لە سەبارەت بەو ڕێگریانەی لیان نەکرێ واتە لەسەر هەموو ئاستێک نایەڵەن کورتی چەنگاوێک بنێ من ڕخسەتم بن خاڵێکم هەیە لەسەر قسەکانی دکتۆر عادل لە پشت پەردەوە چی گوزەراوە لەسەر 16 ئۆکتۆبەر ئەوە باسێکی ترە بەڵام ئەگەر حزبێکی کوردستانی ڕێکەوتنی ژێربەژێری لەگەڵیان نەکرد بە هیچ شێوەیەک ئەو هێزانەیان دەتوانی بێنە ناو کەرکووک و پاشەکشە بە پێشمەرگەی کوردستان بکەن کەواتە ئەوەی کە کراوە حزبی کوردستانی دەستی لەو مۆزوع هەبووە لایەنی تر ئەگەر ئەو ڕێکەوتنە نەبینن ناتوانن تەداخلی ئەو شتە بکەن ئەوە خاڵێک بەنسبەت ڕەوشی کەرکووک و ناوچە کوردستانەکان جگە لەوانەی باس کرد لە هەموو بوارێکە ئەوان کێشیان هەیە ئێمە لەگەڵ بەڕێوبەرایەتیە کوردیەکان لەوێ کۆبووینەوە لە کەرکووک کە سەردانی پەرلەمانیان کرد ڕێگریان دەکرێت لە ئیش و کارەکانیان ڕێگریان دەکرێت لە هەر مناسبەیەکی کوردی کە لە ناو مەکتەبەکانە بیکەن ڕێگریان دەکرێت لەوەی کە نەورۆز بە ئاڵای کوردستان و ئاگری نەورۆز بکەنەوە ڕێگریان لێ دەکرێت کە سرودی نیشتیمانی ئەیڕقی بڵێنەوە ڕێگری لە هەموو ئەو بوارانە دەکرێت کە پرسی نەتەوەین و پرسی کوردن لە ناو کەرکووکدا جگە لەوە مامۆستایەکی زۆر لە کەرکووک ئاوارە بووە ئەوان فراغی مامۆستایشیان هەیە کە لە کەرکووک ئێستا ناتوانن بەو شێوەیە بێ و بگەڕێنەوە ئەوێ دەرس بڵێنەوە ئەوەش گرفتێکی گەورەیە کە ئێستا لەوێ دروست بووە هەوڵ دەدرێت ئەوەش چارەسەر بکرێ بەڵام لەوە شاڕێگریان لێ دەکرێت دەیانەوێت خوێندنی کوردەکە بەو شێوەیە بەڕێوە نەچێت کە لەو ئاستە بەرزەدا بێت لە هەموو بوارێکە ڕێگری کراوە هەموو چین و توێژێکمان ئێمە بینیوە ئیتر هەر چین و توێژێک بەپێی ئەو اختصاسەی کە هەیە ڕێگری لێ دەکرێت لە کەرکووک
ئەو عەرەبە شۆڤینیانەی کە لە کەرکووکەنە زۆر جار دەتوانم بڵێم ئەوە عەرەبی شۆڤینیە کە ئیش لەسەر ئەوە دەکات کورد و کەرکووک چی لێ بکات و لەوانەیە زۆر جار حزبێکی ئێمەش تەسیری و عەرەبە شۆڤینی بەسەردا هەبێت و ئەو هێرشانەی دەکرێتە سەر کەرکووک زۆر جار بە ناوی داعشەوەی نەخێر من دەڵێم عەرەبی شۆڤینیە ئەو شتانە دەکات و بە ناوی داعش بڵاوی دەکاتەوە چکە ئێستا بەهۆی هێزی پێشمەرگەوە داعش ئەو پێگەی نەماوە کە بتوانێت ئەو شتانە بە ئازادی و بە کەفی خۆی بکات عەرەبە شۆڤینیەکەی لە پشتە دەیەوێت ڕێژەی کورد لە ناوچە کوردستانەکان بە تایبەت کەرکووک کەم بکاتەوە بۆیە ئەوان دەتوانن بە ئارەزوی خۆیان بڵێن ئەو کوردانە ئەوها دەستەبەر بکەن. سپاس دەکەم جوان خان ماندوو نەبن. دکتۆر شاخەوان دیارە من ماوەی ڕابردوو لەگەڵ هاوکارانم بەرنامەی داواکارمان بردە ناو کەرکووک. ینی ئینسان دڵیە یەشێت کە دۆخی کەرکووکە بینێ، یعنی هەستەکەی ئەم شارە خەریکە خۆڵ و خاشاک و زبڵ ئەی خوات، ینی لە ئاستێکایە کە ئینسان بیرەکاتەوە ئەم شارە ینی چۆن ئەڵێن بەسڕە بۆ نمونە نازانم سینی و سفرەی نانی عێراقە کەرکووکی شەبوو وا بواە وا سیر بکرایە، بەڵام هیچ لەو ئاستە سیر ناکرێ، بەڵکو لە هەر ڕوویەکەەوە سیرەکەی سیرەکەی سەرخان و ژێرخانی شارەکە وێران بووە و مرۆڤەکانیش چ لەسەر ئاستی زاهر و ڕواڵەت چ لەسەر ئاستی ناوخۆ و دۆخە دەرونیەکەیان هەمویان بێزار و بێتاقەتن. ئێوە خۆتان ینی خۆدۆک و بربژێرێکی سەرکەوتوو دەرچوو چ لە پەرلەمانی عێراق و چ لە ئاستە حزبیەکەش ئەتوانن چی بکەن لەگەڵ لایەنەکانی دیکەی کوردستان وەکو دکتۆر عادل وتی ینی ڕێکەوتن و پێکەوە کارکردنی یەکێتی و پارتی ڕێکەوتن و پێکەوە کارکردنی تەواوی ئەو پارتە سیاسیانی کە لە کەرکووک حزوریان هەیە تا ئەگاتە دانیشتن و ڕێکەوتن و هەبوونی هەماهەنگی و تێگەیشتنیش لێک تێگەیشتنیش لەگەڵ پێکاتەکانی ئەوێ چۆن نەتوانێت خزمەتی شارەکە بکە. هیچ هێشتا هیوایەکەیە کە خەڵکەکە تۆزێک نازانم بە حەسێنەوەی ئیسراحەتێک بکەن. طبعاً کاک یادگار من ئەم ێوارەیە لە گەڕەکی فەیلق بووم، گەڕەکی کوردستانی پێڵێن، ینی ئەوانی کە لە دوای 16 ئۆکتۆبر ڕەنگە بە قۆناغی هێواشاش لە پێش چاویان ئەدۆخەکە خراب بوو بێتە، بەڵام لە پڕێکە لە دوای 16 ئۆکتۆبر دوای 4 ساڵ گەڕاینەوە ئێمە ئازاین چی بەسەر و شارە هاتووە. لەو گەڕەکەم بەسیترین مقەوماتی ژیان نەماوە، خەڵکەکەی لە ئاستی هەژاریە گەیشتووەتە دەرەجەیەکی تر کە پیا و بەزەی پیانە دێ لە شارێکی ئەوها دەوڵەمە خەدەمات نییە، هیچ جۆرە شەقامێک لە دوای 2017 لێ نەتەبلیت کراوە نە کۆنکریت کراوە بە حکمی ئەوەیە ئەمە گەڕێکی کوردنشینە و بە کۆمەڵە بیانووی جۆرا و جۆر. کەرکووک لە ڕووی خەدەماتەوە سفرە، لە ڕووی ئیداریە و گەندەڵیەک بورە دکتۆر ینی ناوچەکانیش گەڕەکە کوردنشینەکانیش لە ڕووی خزمەت گوزاریەوە فەرق و جیاوازیان لەگەڵاکێ لەگەڵ شوێنانی کە زۆر ئێستا گەڕێکی پەنجاعالیە گەڕێکی بارودخانەی ئەم گەڕەکانی کە لە دوای 2023 دەزانمە کە سوکاری پێشمەرگەی خەڵکە قوربانی دەرەکەیە ئەوانە هیچ خەدەماتێکی بۆ نەچووە، ئەوەی هەبووە ڕووخاوە داتەپیوە. ئێمە دەبێت کار لەسەرەوە بکەین کە جارێم پارێزگارە گەندەڵە کە نەغڕۆی گەندەڵیە هەوڵ بدەین هێواشیاش ئەو مەلەفانی کە هەیە لەسەری بێین نەگۆڕەپان و ئیشی لەسەر بکەین. من لە مانگی 4 2018 بڕیاری سەرۆکی پەرلەمان وەرگەوە لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی عێراق وەرگرت کە بانگهێشتی بکەم. ئیمزاکان تا ئێساش مەوجودە، بەڵام کەوتە دوای دانیشتنی ئێمە تر ئێمە خولی ئێمە تەواو بوو. دکتۆر باسی بابەتێکی کرد دکتۆر عادل کە عراقی دوای 2000 عراقی با بڵێن هاوڕابووی جەنابی پێش 10 ئۆکتۆبر لەگەڵ دوای 10 ئۆکتۆبرە جیاوازە ڕێک وایە لە خولی 3 لە خولی 4 لە خولی 2 سراع بۆ سەرۆکوەزیرانی لە نێوان پێکاتەیەکی شیعی بوو کە ئەویش بۆ نمونە باڵێکی شیعەکان بوو، زیاتر لە یەکەوە نزیک بوون لە ناو حزبی داواجا، ئینشقاقی جعفەری لە مالکی، ئینشقاقی عەبادی لە مالکی، ئەمانە هەر دوجار عادل عەبدولمەهدی لەوانی تر، ئەمانە دوجار یەک بۆچوونیان هەبوو لەسەر شێوازی حکومڕانی لە عێراق. ئەوەی کە ئێستا زۆر جیاوازە، ئێستا کورد لەگەڵ سەدری تەحالفەکە هێز و پارە و دەسەڵات لای ئەوانە کە لە ناوچەکان ئێمەش ڕنگدانەوەی هەیە، ئەوان لەو منتیقانن، لەگەڵ ئەوانی ترە تەحالفەکە بەردەوامی دەسەڵاتی ئەوان لەو ناوچانە و بەهێزمانەوەیان چ زمانێکە کە دۆخی و ناوچانە بەرەو خراپتر نەبا. بۆیە مووقفی قیادەی سیاسی کوردستانیش دەم لە تەشکیلکردنی ئەم حکوومەتە خۆی قورس ئاساسن تشکیلکردنی حکوومەتەکە قورسە، چونکە تۆ بتێ جامعێکە بێ لە نێوان تەیاری سەدری و لە نێوان ئەو هێزانەی کە میلیشیایی بوونە زۆر دوورە و ناگەنەیەک تا بتوانانی هەردووگیان کۆ بکەیتەوە تویش وەکو هێزێک بچیتە پاڵیان
داخوازیەکانی خۆت جێبەجێ بۆیە دەبێت لەگەڵ بەرەیە کارڕێکەوەی هەر بەرێک لەمانە هەڵێ بژێری ئایندە ڕوو نییە بەرەو کوێت بانی بۆ نمونە تەیاری سەدری کابرایەکی ئێمە لەگەڵ یا بووینە دەزانین ئەو ڕاڕایە لەسەر بڕیارەکانی خۆی ینی هیچ بڕیارێکی نییە تا سەر بێ ئەمڕۆ بڕیارێک تدای اتفاق لەگەڵا کاسبەی بڕیارێکی ترەیە ئەمڕۆ سەرایە گەڕێنێتەوە بۆ ناوکاری سەربازی دووسبەی هەڵێوەشێنێتەوە ئەمڕۆ هەیەی سیاسی دروستەکە دووسبێ هەیەی سیاسی لە ماوەی ڕابردوو نوێنەرایەتی خۆی لە کەرکووک سڕاکە ئەمە لە ناو خۆیە ینی جان نەخواستمان لەو ئیتفاقیانی کە لەگەڵ تۆی کایە ئەتوانێت ببێتە خاوەن ئەو ئیتفاق سیاسی کە لەگەڵ تۆی ئیمزایەکە ئەمانە کۆمەڵی مشکلێن ئێمە ڕوبەڕووی ئێمە بێتەوە قیادی سیاسی وەگەر ئێمە تێکراوەکو کورد نتوانین لەگەڵ بەغدایە دانیشتن بکەین بێگومان ڕەنگە سەقفی داواکاریەکانیشمان ئەوەندە نتوانین بەرز بکەینەوە چکە دوجار کۆدەنگی سیاسی کورسان ئەتوانێت استحقاقاتی باش بەدەست بێنێ لە بەغدا ئێمە لێوێ بووینە و دەزانین ئەگەر ئێمە بە یەک دەنگیەوە بچینە پێشەوە و دراسەیەکی باشی تحالفاتی خۆمان بکەین لەگەڵ بەرەکانە بزانینەکان لەگەڵکان بەرایچینە ژرۆ ڕنگدانی لەسەر واقعی کەرکووکیشە بێچکەیەکەوە خاڵە سەرەکیانی کە ئێمە بە درێژایی مێژوو خلافان هەبووە لەگەڵ عێراقا مەوزوعی خاک بووە مەوزوعی مادی 140 بووە ئایا ئەتوانین ئێمە لەگەڵ بەرەیەک لە بەرەکانە تهدیدی سەقفێکی زەمەنی بکەین بۆ مادی 140 و هەنگاوەکانی مادی 140 خێراتر بکەین بۆ جێبەجێکردنی هەردوو لیجانی نیابی و لیجانی حکومی تایبەت بە مادی 140 ئەتوانین تەفعیل بکەینەوە کە تەجمید کراوە ئەتوانین تەخصیصاتی مالی بۆ ئەو بوارانە جێبەجێ ئەمە دەکەوێتە ئەرکی سەرشانی ئێمە وەکو پەرلەمانتاران لەگەڵ دامی قیادەی سیاسی لێ بۆ نوێنەرانی کورد بەگشتی و بۆ نوێنەرانی کەرکووک لەسەر ئاستی شاریش پێم وایە کۆمەڵی پرسێ بەبێ ڕێکەوتن لەگەڵ عەرەب و تورکمانە مستەحیلە جێبەجێ بکرێت بە تایبەتی بەڕێوەبردننی ئەو شارە ئیدارەدانی ئەو شارە لەگەڵ مەلەفی خەدەمات ئەم بابەتە بە چیەکرێ بۆی کە کۆدەنگ بین لەسەر ئەوەی پارێزگارێکی باش بێنیم توانێت خزمەتی شارەکە بکە بە تەواوی پێکاتەکانەوە ئەو پارێزگارە بێتە جێی متمانەی تەواوی پێکاتەکان بۆی کە نەترسن لەوەی کە متمانی خۆیانی پێ بدەن لە مستەقبل لە دژی پێکاتەیەک نەبێت و پێکاتەیەک فرامۆش بکە ئەمانە کۆمەڵە تەحەدیاتن لە بەردەم ئێمەیە و لەم قۆناغی کە لە داهاتوو ڕوبەڕوومانە بێتەوە سپاسانەکەم بێگومان تێڕوانینی حکوومەتی داهاتووی عێراقیش ڕەنگە لەسەرەوەی هەموو بابەتەکان بوەستێت کە زۆر گۆڕانکاری دروست بکات دکتۆر عادل هەمیشە دووپاتی یەکەیتەوە کە عێراق ئەزمونێکی شکست خواردووی ئەمریکایە لە ناوچەکە ئەم ئەزمونە شکست خواردووە وەکو خۆشت وتت ئەم وڵاتە لەرزۆکە کە دۆخی ئێجگار خراپە لە هەر ڕوویەکەوە سەیری بکەی ئەتوانێت حەق بۆ کورد بگێڕێتەوە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هی ئەوەیە هی وای لەسەر هەڵبچنین نەخێر بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەکی ئەوە نیە ئەوە خاڵی یەکەم بەس پێشەوەی وەڵامی ئەوە بدەمەوە بۆ هی ئەوە نییە ڕوونکردنەوەیەک بۆ جوان خان ڕاستەکەی ئەزانی چۆن حەشتی شعبی ئەو هێزە ڕێکخراوە بە هێزە کارا و ئەکتیڤە نەبوو کە بتوانێت کەرکووک داگیر بکە و هەروەها سوپای عێراق ئەو سوپایی کە نەیتوانی 3 سەعات لە بەردەم 300 چەکداری داعشە خۆی ڕابگرێت ئەو سوپایی کە بە ملیار دۆلاری ئەمریکی تێسەرف کرا بە 3 سەعات ڕای کرد لە مووسڵ و هەموو ناوچەکانی تر ئەوە نەبوو کە بێت هێزی پێشمەرگەی کوردستان بشکێنێت و ئاوا بە ئاسانی بڕات کەرکووک و ناوچەکانی تر داگیر بکە ئەگەر بهاتایەت و با هێزێکی کوردیش با لایەنێک لە ناو هێزێکی کوردیشە بە ئەو لایەنە ئیتر هەر کەسێک بێ و هەر چۆنێک بێ هاوکاری کردبێ و ڕێکەوتنی لەگەڵا کردبێ هیچ یەکێک لەو دوو ئەکتەرە نەحەشت نەسوپا ئەوە نەبوون کە ئەم کارە بکەن بە بێ ڕێکەوتنێکی گەورەی جیهانی لە پشتی پەردەکانەوە بە زمانێکی سادە بیڵم ئەتوانین لە کات و شوێنی ترا تەفاسیلەکانی بخەینە ڕوو بەداخەوە کێڵگەی ڕۆژنامەگەری کوردی و میدیای کوردی تا ئێستا لێکۆڵینەوەی نەکردو و نەڕۆشتۆتە ناو پشتی پەردەکانەوە شتەکان وەکو پێویست بکات و بە ئێمە بڵێ لە کاتێکا لە شوێنەکانی تر ئەمە کراوە لە ئەوروپا کراوە لە ئەمریکا کراوە ئەوەی کە کەرکووکی داگیر کرد ڕێکەوتنی بریت ماکۆرک و قاسم سولەیمانی بوو خۆ ئەو هەموو دانیشتنی کە بەیەکەوە کردیان لە بەغا و لە چەندی شوێنی تر پێش 16 ئۆکتۆبەر خۆ هەمومان بە ئاگامان لێتی هەرچەند بڵاو نەکراونەتەوە ئەم دوو ئەکتەرە کە چەند دژیەک بوون لەسەر ساحەی عێراقی ئەوەنە یەکانگیر و هاودەنگ و هاو ئاهەنگ بوون بۆ ئەوەی کە ناوچە دابڕێنراوەکان بەگشتی و کەرکووک بە تایبەتی لەژێر دەستی هێزی پێشمەرگەی کوردستان بهێنرێتە دەرەوە دووپاتی ئەەکەمەوە ئەگەر یەکێتی نیشتمان یەک پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستانیش لە کەرکووکان نەبووایە ئەگەر یەک پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستانیش لە کەرکووکان نەبووایە تەنها پێشمەرگەی یەکێتی لێ بووایە
یاخود تەنها پێشمەرگەی پارتی لێ بواە و تەنانەت ئەتوانم بڵێم تەنها پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانی لێ بواە ئەو فەوجانەی کە ئەو لیوانەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بوون ئەگەر ئەو ڕێککەوتنەی بریتما کۆرگ و قاسم سولەیمانی نەبوایە هەرگیز هەرگیز یەک کەتیبەی حەشتی شعبی یاخود سوپای عراقی نەی ئەتوانی جورئەتی ئەوە بکە هێزی پێشمەرگەی کوردستان بشکێنێ و بڕاتە ناو کەرکووک. بێگومان ئەمە واقعە گەورەکەیە لە ناو واقعەکە گەورەکە بێگومان ئەکتەری ترت هەیە بە جۆریتر مامەڵی کردووە لەگەڵ بەو شێوەیە مامەڵی کردووە کە بەن بە دڵم نەبێت تۆ بە دڵت نەبێت تۆ تەخوێنیکە یەکێکی تر تەخوێنی بکە هەموو ئەمانەی کە تۆ ئێڵێیت ڕاستن بەڵام لەمە ڕاستن مەشهەدە گەورەکە لەو شوێنەیە نەک ئازایی حەشتی شعبی نەک ئازایی سوپای عراقی هێزی پێشمەرگەی شکاندووە ئەوە خاڵێکە حەقە ئێمە لە یادەوەری خۆمان مراجعەی بکەینە چونکە پێویستمان پێێتی بۆ ئەوەی تێبگەین لە شتەکان. خاڵی دووهەم گرەوکردن لە دکتۆر شاهەوان تێگەم بە دڵنیاییەوە کە تۆ لە ناو سیاسەتای لە ناو سیاسەتیش بریتێ لەشی بریتێ لە ڕووبەرە ممکنەکانە ئەجوڵیتەوە بریا ئێستا تۆ لە ئیسپانیا بوویتایە و گرفتی ئێمە وەکو گرفتی کەتەلۆنیەکان و پایتەختی مەدرید وایە بریا گرفتی ئێمە وەکو گرفتی سکۆتلندەکان و لندن وایە وەنیە بریا گرفتی ئێمە گرفتی باسک و پاریس وایە ئێمە بمانەوە نەمانەوێت لەگەڵ بەغایەکە مامەڵاکەین کە خۆی جومگە بە جومگەی هەڵوەشاوەتەوە. بۆ نمونە هەر ئێستا باسی سەدری کرد ئەوەی سەدر ئەم دقەیە ئێڵێ سبەینی ئەکرێلەی پەشیمان بێتەوە لە کاتێکە 73 کورسی بردوێتەوە تو ئەبێ مامەڵەی لەگەڵا بکەیت. ئێستا ئێمە لەگەڵ گروپێکی عراقیە مامەڵاکەین کە پێوترێت گروپی شیعە بەهێزترین گریمانە لە بەردەم ئەم گروپە بریتی نییە لە ڕێکەوتن بریتێ لە شەڕی ناوخۆ دڵنیاتەکەمەوە کاک یادگار ئەگەر بێت و جەنگی ناوخۆ لە نێوان براشیعەکانە ڕوو بدات ئەو عراقی کە پێرسێکۆکس لە 1920 دروستی کرد جارێکی کە وەکو سنووریش نامێنێت شتێک نامێنێ ئەسڵم پێی بوترێ دەوڵەتی عراقی یاخود وڵاتی عراقی یاخود کۆمەڵگەی عراقی سەر لە بەری هەڵەوەشێتەوە بۆ چونکە براشیعەکانمان وەکو پارتی و یەکێتی ساڵانی 90ەکانین بە دوو کەڵەشنکۆفەوە بێن شەڕی ناوخۆ بکەن ئەوان درۆنیان هەیە ئەوان دەبابیان هەیە ئەوان ئەلیکۆپتەریان هەیە ئەوان چەکی زیرەکیان هەیە ئەوان هەموو دەوڵەت لە بەردەستیان هەیە بۆیە شەڕی ناوخۆ لە نێوانیانە بریتێ لە هەڵوەشانەوەی عراق ئەوە گریمانەی یەکەمە کە گریمانەیەکی زۆر بەهێزە و وڵاتەکانی جیهان و دەوروبەریش بە وردی کاری لەسەرەکەن. گریمانەی دووهەم کە ئێستا ئێمە ئەبێ وەکو کورد خۆمانی بۆ ئامادە بکەین بریتێ لە گریمانەی کۆڵانە داخراوەکە کۆڵانە داخراوەکە بەمانەچی بەمانای ئەوەی کە تا چەند مانگی داهاتوو ئەگەر لە ساڵیش تێنەپەڕێ شیعەکان بۆ ئەوەی نەڕۆنە ناو جەنگێکی ناوخۆوە ئەڕۆنە ناو کۆڵانێکی داخراوە لە ناو کۆڵانی داخراوە ئەوەیە کە تۆ سەرۆکی حکومەتت نابێت سەرۆکی پەرلەمانت نابێت سەرۆکی کۆمارت نابێت لە ئەڕۆیتە دۆخێکەوە کە هیچ شتێک تیا دیار نییە واتە ئیدارەکردنی ئەو کۆڵانە داخراوە لێرەش بێگومان ئەرکی کورد زۆر قورسە بێت نەک ناوچە دابڕێنراوەکان بەڵکو ئیدارەکردنی پەیوەندیەکان و مەلەفە جیاوازەکانی نێوان هەولێر و بەغا ئەکەوێتە قۆناغێکی زۆر ئەستەمەوە. گریمانەی سێمیش کە کاری لەسەرەکرێ و ئێستا چاوەڕوانەکەین ئەوەیە لە دەرەوە وەکو ئەوەی کە وڵاتەیەک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 2003 کردیان دەوڵەتێکی دەرەکی بێت و عێراق داگیر بکات یاخود هەڵی بۆشێنێتەوە بەڵکو لە ناوەوەی عێراق هەموو هەلو مەرجە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکان ئامادەن بۆی لە ناوەوە هەڵبۆشێتەوە و بتەقێتەوە کە تەقیەوە ئەو کاتە باشە دکتۆر لە بەرچاوگرتنی ینی تێڕوانینێکی زۆرینە یا زاڵ لە ناو ئەو سیناریۆیانەی کە جەنابتان خستانە ڕوو کورد ئەبێ چی بکات؟ کورد ئەوەیە ئەبێ هەمیشە بۆ خراپترین سیناریۆ خۆی ئامادە بکات خراپترین سیناریۆ ینی تۆ تەماشاکە ئەوەیە و هەڵەیە کە ئەمریکا کردی لە ئەفغانستانە نابێت کورد بیکاتەوە هەڵەی ئەمریکا لە ئەفغانستانە بریتی بوو لەوەی کە خەمیشە بۆ خۆی بۆ سیناریۆی مامناوەند ئامادە کردبوو واتە نە سیناریۆ هەرە خراپەکە نە سیناریۆ هەرە باشەکە دەرەنجامەکەی ئەو کارە ساتە گەورە بوو کە لە کابوولە دروست کرا ئێمە چەندین ساڵە ئەم تێزانە دووبارە ئەەکەینەوە هەولێر و حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بۆ خراپترین سیناریۆی عێراق خۆی ئامادە بکە کە ئەو سیناریۆش بریتێ لە چی بریتێ لە هەڵوەشانەوەی تەقینەوە لە ناوە وەکو بەڵقان
وەکو چەند جمهوریەتەکانی یەکێتی سۆڤێتی پێشتر و ئەتوانی وەکو سوودان و چەندین ناوچەیترمان ئێمە لە بەردەسایە کە حەقە بە وردی دراسی بکەین کە چۆن ئەم ناوچانە کاتێک ئەتەقنەوە نە واشنگتۆن نە یەکێتی ئەوروپا نە رووسیا نە چین نە وڵاتانی عەرەبی نە تورکیا نە ئێران ناتوانن کۆنتترۆلی بکەن هەر یەکێک لەم وڵاتانەی کە ناوم بردن تا تەقینەوە لە ناوەوە ڕووی نەداوە ئەکرێ بە جۆرێک لە جۆرەکان کۆنتترۆلی خۆیان فەرز بکەن بەسەرمانە بەڵام ئەو چرکە ساتەی کە دەوڵەتێک لە ناوەوە ئەتەقێتەوە ئیتر هەموو ئەم وڵاتانە فلتەرەکانیان ئەدرێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لە چرکەساتی دڕینی فلتەرەکانی وڵاتانی سیستمی ئینتەرناسیۆنالە چۆن مامەڵە بکە ئەمە بۆ وەڵامدانەوەی ئەمە بە بۆچوونی من پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان شتێک دروست بکە کە وڵاتەکانی تر دروستیان کردو بە ناوی کۆمیسیۆنی ئیدارەکردنی قەیرانە خێراکان ئەم کۆمیسیۆنە ئەبێ ستراتیژەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەستنیشان بکە بۆ ئەو سیناریۆیان. سپاس دەکەم دکتۆر من هاوڕێیانم لە کۆنتترۆلەوە ئاگادار مەکەنەوە کە یەک خولەکوونی وتان ماوە تقریبن بۆی کۆتا پرسیار بکەم و کۆتا قسەی خۆتان بکەن. دکتۆر شاخەوان بە لە بەرچاوکردنی ئەم دۆخە خراپەی عێراق بە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستیەی کە ئێستا داعشیش هێشتا مەترسیە ڕاستە ماوەیەک لەژێر ناوی ئیدارەدان و دەوڵەتە هەنگاوی ئەنا کە ئەمە دۆخێکی نائاسایی بوو ئیشی داعش بۆم ڕێژکردن و تەقاندنەوە و پشێوی دروستکردن و هێرشکردن و هەڵاتنە و ئێستا لەو قۆناغە ئیشەکات و ناوەناوە لێرە و لەوێ دەرەکەوێ کورد ئەبێت چی بکات؟ طبعا ئێمە کورد جەناب تزانین لە هەموو با بڵێن ساڵانی تەشکیلکردنی حکوومەت لە سەرجەم کابینەکان کۆمەڵی مەلەفۆ بۆ قسەی لەسەرکرەوە مەلەفی پێشمەرگەی مادی 140 مەلەفی نەوتە ئەمانە قسەی لەسەرکراوە بۆ ئەم جارە کەرکووک پێشتر داوای جێبەجێکردنی مادی 140 مانەکرێ ئێستا دۆخەکە گۆڕاوە دەبێت داوای ئاساییکردنەوە بکەین ئەو جار جێبەجێکردنی مادی 140 چونکە ئێستا خەڵکێکی زۆر ئێمە دراوەتە دەست قەدەرەوە دوێنێ لە زیانی کوردەکەوێت بەڵێ دوێنێ لە گوندێکی ئێمە داعشوە ئێرشی کرۆوە سەر گوندێکی ئێمە لە سنووری سەرگەڕان ماوەکانی ڕابردوو سەردانی داقۆقم کرێت سوپاکە هاتووەتە ئەم دیوی خەڵکەکە ناوچەی هەفتەخار و تاڵەبانی جێشتووە لە بینی خۆی و بینی داعشۆک و قەڵغانێک ئێمە دەبێت ئەوە بدەین پێشمەرگە یەکێک لە ئیتفاقیانمانەوە ئەو پێشمەرگەیە ئەو دوولیایی کە دروستمان کرەوە بۆ ناوچانە زوو بگەڕێن لەسەر ئەرزی واقع ئینتیشاریان پێ بکرێ بۆی بابەتی کۆچ و کۆچ ڕێوی خەڵکی ئێمە ڕابگەین قۆناغی یەکەم بابەتی ئاساییکردنەوەکە لە پاڵ مادی 140 بە یەک ئاراستە بڕۆن مادی 140 هەر خورد بکرێتەوە بۆی ڕێکارەکانی حکوومەت دەست بە تەنفیزکردنی بکە ئەمانە کۆمەڵێ مەلەفن لە پەنایە حکوومەتی هەرێم دەبێ بە شێوەیەکی تۆکمە لەگەڵ لایانی عراقی قسەی لەسەر بکە کە ئێمە مەلەفی خاکمانەیە مەلەفی خاک هەڵبەت مادی 140 مادەیەک نییە تەنهادانرا بەڵکو مەوزوعی خاکە بەلای ئێمە نەک کەرکوک بەڵکو دووس قورمات و خانەقین و سنجار و ئەو ناوچانەشەیەوە چارەسەرکردنی ئەو مەلەفە بە جۆرێک لە جۆرەکان ڕنگدانەوەی ئەبێ لەسەر چارەسەرکردنی کێشەی داراییشانی بۆ نمونە مشارەکەکردنی کورد لە کەرکووکە بە جۆرە لە جۆرەکان کاریگەری لەسەر زەمانکردنی ناردنی موازنەی حکوومەتی هەرێمی کوردستان لایەن بەغداوە چونکە ئەو کاتە وەکو شەریکێک لە بەحێک لە نەوتی کەرکووکە مامەڵی لەگەڵ ئاکرێ ڕەنگە کێشە دروستکردن بۆی خراپێ بۆیە من پێم وایە دەبێت لەسەر مۆزوعی کەرکووک زۆر حساس بین زۆر ورد بین و زۆر دقیقش بین لەگەڵ لایەنی عێراقیە. سپاس دەکەم دکتۆر شاخەوان خات و جوان ئێوە لە پەرلەمان ئەرکتان قورسە پەرلەمانی کوردستان تا چ نەتوانێت لە ئاستی ئەو بەرپرسیاریەتیە بێ و بۆ تەواوی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئێوە ژۆ کولیژنەکەتان خەتێکی پەیوەندی وەسڵ بن لە نێوان ئەو خەڵکانەی ئەو لەو ناوچانن و بێگومان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش کە وەکووترێت جددیتر بێتە سەرخەت چونکە کەرکووکیەکانە میشاڵێن ئێمە پەرلەمانتارێکیشمان پێڕەوا نەبینراوە لە پەرلەمانی کوردستان و هەمیشەش کورد شانازی حکوومەتیش وەزیرمان نییە بەڵێ ئەوە لە حکوومەت وەزیریان نییە لە پەرلەمانیش نوێنەرێکیان پێڕەوا نەبینراوە مە گلەییە کە من هەمیشە گوێم لێ بێ و هەمیشەیکەن کە گلەیەکی زۆر زۆر حەقە ئێوە توانن چی بکەن جگەلەوەی نوێنەرێکی ڕاستەقینە لە کەرکووکەوە نەهاتۆتە ناو پەرلەمان بەڵام ئێمە هەمومان خۆمان بە نوێنەری خەڵکی ناوچە کوردستانەکان دەزانین چونکە ئەوە بابەتی خاک و نیشتیمانە کە ئێمە هەمیشە پێداگرین لەسەر ئەوە و تاکو ئێستا هەر کارێکمان بۆ ناوچە کوردستانەکان کرد بێ زۆر بە دڵسۆزانە و خۆمان بە نوێنەری خەڵکی ئەو منتیقەیەدان ناوە پەرلەمانی کوردستان
بە هەماهەنگی لەگەڵ ئەو کاندیدە دەرچوانەی کە ئێستا دوای ئەوە دەڕۆنە پەرلەمانی عێراق ئێمە دەکرێت بەیەکەوە هەماهەنگ بین چەند بەرنمەیەک دابنین بۆ ڕەوشی ناوچە کوردستانیەکان بۆ ئەوەی کە پەرلەمانی کوردستان لە هەر بڕیارێک و هەر یاسایەک لەسەر ناوچە کوردستانیەکان دەری کرد پەرلەمانی عێراق هاوکارمان بێت بۆ ئەوەی کە بەیەکەوە ئەوانیش لەوێ بڕیارەکە دەربکەن و جێبەجێ بکرێت پەرلەمانی کوردستان پێویستی بە هەماهەنگی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تایبەت نوێنەرانی کەرکووک لەوێ کە بەیەکەوە ئەو خاڵانەی کە پەرلەمانی کوردستان یاخود لە کوردستان ناکرێت جێبەجێ بکرێت ئێمە ئاراستەی نوێنەرانمان بکەین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوان لەوێ کاری لەسەر بکەن و بەیەکەوە بتوانین هەروەکو دکتۆر ئاماژەی پێدا ڕەوشی ئەو ناوچانە ئاسایی بکرێتەوە کە ئاسایی کراوە اینجا قۆناغەکانی تر دەست پێ بڵێ سپاسانەکەم دکتۆر عادل لە کەمتر لە دوو خولەکە پێم خۆشە بزانم لە ماوەی ڕابردوودا سەرۆک ماکرۆن سەردانی هەرێمی کوردستانی کرد لێرە ئۆکۆوترێت لە کوردەواریە لێرە شەوی کردەوە و ڕۆژیشی کردەوە تێڕوانینێکی تایبەتیانەیە خۆت بە چەند خاڵێک ئاماژەت پێ کردووە کە هیوایەکیان بەم ناوچەیە هەیە و بە دیاریکراوی هیوایەکیان بە هەرێمی کوردستان هەیە هەرێمی کوردستان چۆن ئەو هیوایە زیاتر فراوان بکات و زیاتر چۆن بڵین وا بکات کە بدرەوشێتەوە بە نسبەت یەکێتی ئەوروپا و بە تاکید فەڕەنساشەوە سەرۆک ماکرۆن لە 140 کاتەکانی لە بەغا بەسەربرد لە 160 کاتەکانی لە هەولێر بەسەربردەوە خۆی بۆ خۆی مانایەکی زۆر گرنگی هەیە لەسەر ئاسی ستاتیستیک بۆ هەرێمی کوردستان دڵنیا دەکەمەوە حکوومەتی هەرێمی کوردستان و پێگەی بابەتیانەی هەرێمی کوردستانی ئەمڕۆ لە 16 ئۆکتۆبەر زۆر جیاوازە لە 16 ئۆکتۆبەری 2017 لە ئێستاە کۆمەڵێک مەلەف هەن کە هەم فەڕەنسا و هەمێکێتی ئەوروپا و هەم ڕۆژئاوا بەس بە شێوکی گشتی سەرقاڵ کردووە یەکێک لەوانە بەریتێ لە گەڕانەوەی داعش گەڕانەوەی بەهێزی داعشانە بۆ عێراق ئەو خۆی بۆ خۆی بووە بە یەکێک لەو مۆتەکانەی کە بەسەر سنگی وڵاتانی سیستمی ئینتەرناسیۆنال بەگشتی و فەڕەنسا بە تایبەتیەوەیە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەو هەڕەشانەی کە لە عێراقەوە ئەکرێتە سەر وڵاتانی گۆلف وڵاتانی کەنداوی عەرەبی کە ناوچە و سەرزەمینی بەرژەوەندەکانی وڵاتانی ڕۆژئاوایە ئەو خۆی بۆ خۆی یەکێکە لە مۆتەکە عێراقیەکان کە یەکێتی ئەوروپا و ئەمریکا زۆر لێ ئەترسن خاڵێکی تریش لە بیرمان نەچێ بریتێ لە هێرشی تورکیا بۆ سەر کوردستان و بۆ سەر عێراق بە شێوەیەکی گشتی دواتر شەڕی ناوخۆی شیعەکان وەکو ئاماژەم پێکردن هەموو ئەمانە ویان کردووە کە فەڕەنسا بە تایبەتی و ئەو یەکێتی ئەوروپا بە گشتی و بە گشتی تر وڵاتانی ڕۆژئاوا گرەوێکی گرنگ لەسەر پێگەی هەرێمی کوردستان بکەن پرسیارە سەرەکیەکە ئەمەی خوارەوەی ئایا هەرێمی کوردستان ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لە هەلومەرجی ئەوایە کە ماکینەی دیپلۆماسیەتی خۆی بە شێوەیەکی ئیجابیانە و پۆزیتیڤانەی وا بخاتە کار کە جارێکی کە 16 ئۆکتۆبەری 2017 لە کوردستان دووبارە نەبێتەوە بەڵێ سپاستانەکەم دکتۆر لە هەولێرەوە تا پاریس سپاس بۆم دەرفەتە سپاس کە ئەم شەو لەگەڵمان بووی ماندوو نەبیت هەر بژیت و سپاسی میوانەکانیش مەکەم لە ستۆدیۆ هەرێک لە خاتوو جوان و دکتۆر شاخەوان کە سەرباری سەرقاڵیان ئەرکیان کێشاوم شەو لەگەڵمانە بوون ماندوو نەبن دەست و چاوتان خۆش بێ هەر بژین و کۆتا کۆمنتی منیشەوەیە کە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ڕاستە ئەم شەو تەرکیزێکی زۆرمان لەسەر کەرکووک بوو چونکە دۆخی کەرکووک دۆخێکی زۆر تایبەتە بەڵام لە تەواوی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دۆخی پێکاتەکان و بە دیاری کراوی کورد دۆخێکی ئێجگار نالەبارە بەو هیوایی کە لایەن لێ بکرێتەوە و خەمێکیان لێ بخورێت جددیتر لە جاران تا بەرنمەیەکی دیکە ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم قبول بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان